ئەمە تاوتوێی بەشێک لە سەرکەوتنەکانی هەڵگوردی وەرزشوانە کە توانیوێتی دوو کەشتیە هەستیارەکەی قۆناغی ژیانی خۆی بگەێنێتە کەناری ئارامی کە وەرزش و خوێندن لە خۆی دەگرێت لە وەرزش لە تیپەکانیدا ڕۆڵی سەرکردەی پێدراوە و لە خوێندنیش بە پلەی نایەبوو کۆنمرەی 93 پۆلی دوازدەی زانستی بەپایان گەیان. هەڵگورد لاوە تەمەەن 17 ساڵەکە سەرڕای بەردەوامی لە کۆتا وێزگەی خوێندنی قوتابخانە ورە و متمانە بەخۆبوونەکەی ڕێگەی نەدا دەستبەرداری خەونەکەی بێت و لە 3 خولی جیاواز و لە 3 تیپی جیادا درێژە پێدەری بنیاتنانی ئامانجەکەی بوو. ئەکیدە من ئەو ساڵ لە 3 خولی جیاواز گەمەم کرد هەم ناشینی پێشمەرگای هەولێر هەم شەبای پێشمەرگای هەولێر هەم ناشینی هەولێر بۆ خولی عراقی. بەڕاستی لۆ من هەندێک زەحمەت بوو چکە پۆلی دوازدەش بووم ئەو ڕۆژانی کە تەمرین و گەمەم نەبوو 6 لە 7 سەعات دەمخین تقریبان ئەو ڕۆژانەی کە گەمەشتی شمە بوو دەتام بڕێک 4-5 سەعاتەوە بەس زیاتر خۆمانی تر دەکرد نەم دێ ڕۆژانە وازە بوو شتەکەم لەسەر بمینێ و ئامۆژگاریم لەو کەسانش کە دوو پیشیان هەیە و بۆچی من یعنی هەم لاعیبنان پۆل دوازدەشن ئەویان پێ دەڵم پۆل دوازدە بەس ترس و قەلەقەکە نەمینێ دەتانی نمرێش نایە بەدەست بێن. سوپاسی دایک و باوکم دەکەم ئەکید هەم مادی هەم معنەویش تەژیعێکی باشیان کردم و سوپاس خوای گەورەش دەکەم ئەویش فەزلی خوای گەورەیە و دەرەجەمینایە و ئەلحەمدوللا زۆرم حەز لە هەندەسێ ئینشاڵڵا ئەویشمان بە قسمەتی. دیوی دواوەی نهێنی سەرکەوتنەکانی لاو وەرشوانەکە نابێت لەبیر بکرێت کە دایک و باوچی بوون ڕۆڵێکی کاریگەریان بینیوە لە هاندان و پاڵپشتیکردنی ڕۆڵەکەیان لە گەیشتن بە ئامانجەکەی وەک خۆیان دەڵێن نەیان هێشتووە هیچ یەک لە ئامانجەکانی بکات بە قوربانی ئامانجێکی دیکە. وەڵی بەخۆی تەڵەبەتی زیرەکە خولیای وەرزشیش زۆر بوو هەر لە مناڵیەوە ئەمنیش ڕێگای هیچم لێ نەگرت یارمەتیم دەدات چی بیوش بالۆم دەکرد وە بوو بڵانسی هەردوو ئەوە ئیشەکەی ڕاگرت و هەم خوێندنەکەی هەم وەرزشەکەی دایکی زۆر هاوکاری بوو لە ماڵەوە دایکی بە دەرەجەیەک لە ماڵەوە زۆر هاوکاری بوو خۆی دابەشی کردبوو دەیزانی چۆن دەخینی جار ببوو پێم دەگوت بۆ ناخینی دەگوم دەزانم چۆنم خوێندووە خۆی تەرتیبی کردو چۆن دەخینی کام وەقت وەختی ئیسراحەتە کام وەقت وەختی سەلۆن وەرزشەکەیتی بۆ خوێندنەکەش هەروە بوو. هەڵگورد هاوشێوەی لووتکەی هەڵگورد سەرکەوت بەسەر بەرزایەکان و لەو پەڕی بەرزایەوە سەیری ئامانجە سەرکەوتەکانی خۆی دەکات. زۆرن ئەوانەی لەگەڵ خوێندن پیشەیشتریشیان لە ژیانیان هەڵبژاردووە بەشێکیان حەز و خولیا وای لێ کردوون لە پیشەکەیان بەردەوام بن بەشێکیان سەختی ژیان وای لێ کردوون ناچار بن لە پیشەکەیان بەردەوام بن. جا گرنگە قوتابی بتوانێت هاوسەنجی لە نێوان هەردووچی وەربگرێت و بە سەرکەوتووی بوارەکانی جێبەجێ بکات. کاکە هەڵگورد یەکێکە لە نمونانە کەوا توانیوێتی لە هەردوو بوارەکە بە سەرکەوتووی ئامانجەکەی بپێکێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.